بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. توري كمان لبانيلي أمشو بيك وجيدا جرين لابريس دكتور عبد الله حداد لجيرنا ونشاني يهود لقرآن دا بابريزيان بفرمون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرتادا لخواي قرد بارينو مجلس كمان بمجلسي ذكر قبول بكاو سكينة آرام بخاتنا عبدالله درون مانو برحمة خويدا من بوشيو ملائكة برزكان بجداري دانشنا كمان بكانو رب العالمين لما لولا على باس مامك وكو باسي أو سبحانه وتعالى وباس بيغمبر كين صلى الله عليه وسلم. وزور خوشحان بآمدبوني برستان بتايبتي زناد ما وستعاليو أو بريزاني كالقلي هاتن وستان بزو وبراستيش آمدبوني جنابي ما وستا إحياء زور خوش كردين يا أخوة بخير بن بريزان ديالا أو قرآني كخوي قول سبحانه وتعالى وكو قولتين رحمة لبو إيميدا بزاندية هيش تيقنية كتيدا باس نكرابيتن بتايبتي أوشتاني كهيوستا بدنيا وقيامتي بندا وياخد بعبارتيشتك أوشتاني كوا نفعي دنيا وقيامت ماني تيدا خوي قول سبحانه وتعالى دس نشاني كرده وأوشتاني كوا بزرري دنيا وقيامت ما تودوي بهمان شي وخوي قول لي آقاداري كردينوا لو وكو خير سبحانه وتعالى سورة النحل ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء تبيانا لكل شيء لبوه مشتك خير سبحانه وتعالى لبوه مروني كرتو لو قرآن ولا سورة الأنعام دفن ما فرطنا في الكتاب من شيء هيش تكنية لو كتاب باس نكرابي طبعا بدو تفسير لك دايتو وتفسير شان بلوح المحفوظ أو كتابهاتيا بتفسير دوميش بمعنى قرآن دي كهموش تشري باس كرابي ديارا يقلو بابا تقرنقانش كوا أمتي إسلام بي مبتلا بوا مسألة يهودة براستي لو يتمشادك إلى قرآن بيروز باس كردني بني إسرائيل ياخد باس كردني يهود بانتاية شي زور لقرآن بيروز قلتية لبردو سببيش والله أعلم يكام آقادار ما ذكاتوا أو صفاتاني أو أفعالاني أو أقوالاني كأوان أنزاميان دا كبوا ماي أوي كرب العالمين غضبيان لي بقري تاوكو إما أقادار بكاتو أقرنا إيمش دوساري همان نتيزة بينوا كخواي قورا سبحانه وتعالى لعنتي لي كردينا غضبي لي قرتينا إلى آخر لواني كما تفصيلي في الدين وهلوها حكمتي دومج والله أعلم أو أمتا هل لسرتاي دروزبوني لمدينة لسردستي پیغمبر صلى الله عليه وسلم هتا وكو استاو وهتا وكو روج قيامتش مبتلا بويكوا معاصرة لقل بني إسرائيل لو يا أخوي قول سبحانه وتعالى أو اندب وردي باسي عندك آقادار ما عندك توتا وكو دجمنا كمان بناسين براستي أو كافيك روجي بلاي كمي حفظ زار وكو ركن يشينويش كسورة الفاتحة دعوة لرب العالمين دكين اهدنا الصراط المستقيم أو صراط المستقيمي كوا ريقاي من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين غير المغضوب عليهم ولا الضالين أو صراط المستقيمي كوا زيايا لريقاي أوانيك الله تعالى غضبي ليقرتينا لوانيك وقمرابوينا بتفسير پیغمبر صلى الله عليه وسلم كوا اويك غضبي لجيرا نموني اوانيك غضبيان لجيرا فيش هميان ولسروي هميان يهود جولك اواني ديكش نصراني كان كوا قمرابوينا تمشاهده كي برزان لقرآن مكي لو كاتاني كهشتا پیغمبر صلى الله عليه وسلم لقل اصحاب هشتا هجرتيان نكر دي برو مدينة ومعلوم جنابشتانك ولمكا اگر اهل كتاب بجولك وبديان وهبوشن اگر بوبن او تاك بونا مالهم خواهي قول سبحانه وتعالى كوا عالمي غيب الشهادة كدزاني باشي سنصالك
مسلمانان بقيادي في صلى الله عليه وسلم هجرت دكروا دولة إسلام لمدينة داد مزري خوي جورة دزاني كلوين دري كو مبتلا دبن بجولك بتايبتي لو يتمشادك لقرآن مكيش زور باسي أهل كتاب كرايا تمشادك لا همو قرآن بيروس 136 باسي موسى كرا عليه الصلاة والسلام لو 136 122 لقرآن مكية أو كي ذكر لمدينة وأوي كواجيجاي تبينيشا لقرآن مكي خوي قرباسي يهود ناكا يعني ناوي يهود نايني بلكو ببني إسرائيل وصفيان دكا وهروها هندي لايني إيجابي شيان باز دكا وكزانان دفرمي طمعا في إيمانهم لو أنا خوي قرب سبحانه وتعالى كببني إسرائيل باسيان دكا معلوم جناب تانكوات تنسيب ذكرين سر إسرائيل شيء يعقوبي كري إسحاقي كري إبراهيم عليهم الصلاة والسلام كوات الشرف يشي قوريكا وأن درينا فال يعقوب عليه الصلاة والسلام بمعنى العبد الصالح إسرائيل وهلوها خواهي الوصف عندك وتمت كلمة ربك الحسنى على بني إسرائيل بما صبروا خواهي الوصف صبري عندك وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون خواهي الوصف عندك براستي بلام لقل أواش هر عيني لا سورة مكية كان خواهي قول آماجا بهندق لقباحات كان يندكات تاوكو إيمان داران زور متفائل نبن كوانا راست أهل كتاب راست صبريان قلتيا راست تنسيب ذكرين سر إسرائيل عليه الصلاة والسلام بلام لقل أواش هيوست حزريان ليور بقرن لو أنا كسانك لسورة مكية كان كخواهي قول باسي عندك تمشاي بأدبيان كبرانبر بموسى عليه الصلاة والسلام أوذينا من قبل أن تأتينا ومن بعد ما جئتنا فيش أوي أتوبي هد لا إيشو آزار بينا أتوش هاتي هل إيشو آزاري سبحان الله كاتك وأخوي جور سبحانه وتعالى فضلي لقل ياندكا كاتك بقيادي موسى عليه الصلاة والسلام جيش فرعون بدوان دان يتر خوي جوركو معجزيك أو زي شيء أو بحريان لبو شقدكا لنا أو بحر دا دبرنوا لدواي أوان فرعون دي بخوبة زي شكي خواهي يقول لفيش ساوي أوان فرعون زي شكي هموي غرق دكا هاش تابتواتي لأو نبرينوا هاش تاوكو لقول شمام عليها تيكا دالي هاش تابيان وشق نببوا أتوا على قوم يعكفون على أصنام لهم قالوا يا موسى اجعل لنا إلها كما لهم آلهة بموسى دالي كبلاي قوم يقدادرون أو قوما بتو صنميان دانا كدي برستن يا موسى اي مجدماني اوها رمزك مان هبلو بخوايا كمان وكو اوهان رمزيان هي سبحان الله قال إنكم قوم تجهلون نك جاهلين تجهلون خوتان نفام دكن خوتان جاهل دكن اتلو انا كسانكن براستي وكو خواي قول سبحانه وتعالى باسي عندك كاتك موسى عليه الصلاة والسلام لدواي لناوتسوني فرعون خواهي قول سبحانه وتعالى ميقاتش لو تحديد دكا كسل روجا لبو اويكوا توراتي بيب بخشي سل روج ليان دور دكا وتوا حتى دقرتو دبيني اجي ليك دبرستن قول كيك دبرستن سبحان الله يعني وكودلي ايمان داران زوريان بي سير بو بتايبتي لمكة 13 صال لنا اوهمو ايشو ازارو ناخوش يبون سبخاليان دانا دهت بهيج شيويك لابدا لو عقيدة توحيديك لرجاء بيغمبروا صلى الله عليه وسلم في ربنا كتسي اوان بتسرج بزي هشتني موسى عليه الصلاة والسلام حتى قرا قول كيك ده فرستن يعكفون على واتخذوا من حليهم عجلا جسدا له خوار سبحان الله هلا باب القرآن مكي باسي دكاتن وهروها هر اوان بون خوي قول سبحانه وتعالى وكباسي عندك عيني لقرآن مكي دفرمي واسألهم عن القرية التي كانت حاضرة البحر إذ تأتيهم حيتان يوم سبتهم شرعا ويوم لا تأتيهم كذلك نبلوهم بما كانوا يفسقون كاتب باس خوي قول سبحانه وتعالى باس لا أصحاب السبت يجدكا كوابكرتي معلوم جنابتانا ككسان يقبون
لە لێواری دەریادا دەژیان لە شاتئ بووینە خی گەوری ئیبتلایان دەکا بۆی کەوە ڕۆژی شەموان نابی ڕاوە ماسی بکەن خی گەوری ئیبتلایان دەکە بەس ڕۆژی شەموان زیاتر ماسی دێتە کەنار ئاوەکان ڕۆژەکانت کە بە دوور دەکەوتەوە لە کەناری دەریاکان کە ئەوان لێ نزیکن ئیتر هەستن ئەوان چ بکەن مەشهورن بەچی حیلە دەکەن لەگە دینی خوا سبحانه وتعالى تر خی گەورە هەموو ئەو باسان دەکاتن تاوەکو ئیمانداران کە لە داهاتوو لەگەڵیان دەژیان لە مەدینە شارەزای کەیدیان بن هەر لە قورئانی مەککیە خی گەورە سبحانه وتعالى سوڕەتی ئەلئیسرا دادەبەزێنی سوڕەتی ئەلئیسراش بە هەمان شێوە ئەگەر تەماشا بکەی خی گەورە سبحانه وتعالى باز لەوەی دەکاتن کەوە وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدون في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا دوو جاران فەسادی گەورە دەکەن لەسەر ڕووی زەوی اینجا تەفسیری پێدا لە ئاەتەکان هەر لە سوڕەتی ئەلئیسرا کەوا لە مەکەیدا بەزیە ئەو دوو جارە کە وەکو بابڵێ مفەسرینی قوداما طبعا بە چەندین شێوە لێک درایتەوە بەڵام مفەسرینی قوداما دەکرێ بڵێن جمهوری مفەسرین لەسەر ئەوەنە کە ئەو دوو جارە هەردووک تێپەڕیە لە پێشی هاتنی ئیسلام ئەو دوو جارە هەردووک تێپەڕێ لە پێش هاتنی ئیسلام جاری یەکەم زیاتر بۆی لێک دەدەنەوە لە پاشی وەفاتی سولەیمان عليه الصلاة والسلام بني ئیسرائیل ئەو توغیانەی کردو خی گەورەش بوختونسوری لەسەریان مسەلڵەت کرد جاری دووەمیش لەو کاتانە بووە کەوا پێغەمبەرانیان کوشت وەکو یەحیا و زەکەریا و هەروەها هەولی کوشتنی عیساشیاندا عليهم الصلاة والسلام ئیتر لەو کاتەش خی گەورە ڕۆمانەکانی بەسەریان مسەلڵەت کرد ئەو دووزار لە تاریخ تێپەڕیە بەڵام لە بۆی کەوا ئیمانداران حەدەری خۆیان وەربگرن دەفەرمی خی گەورە پێیان دەفەرموین عدتم عدنا کەواتە ئەگەر جارێک کە گەڕانەوە سەر فەساد ئێمەش جارێک کە دەگەڕێنەوە سەرەوەی کەسانێکتان لەسەر مسەلڵەت دەکەیت کە ڕەجامان وایە ئەو جارە بیتر خی گەورە سوبحانه وتعالى ئەو توغیانەی ئەوان کۆتایی پێبینی و کەسانێکی ئیماندار لەسەریان مسەلڵەت بکە بإذنه تعالى ئیتر ئەوە هەمووی لە قورئانی مەککیە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەش تەمەشا دەکەی قورئان بەگشتی کاتێکەوە باس لە ئەهلی کتاب دەکاتن کە لە هەموو قورئانی مەککی یەک جار باسی ئەهلی کتاب کرایە بەناو ئەوە کاینتر هەمووی لە بابنەی سوورەتە مەدەنیەکانە لە سوورەتە مەککیەکان تەنها لە سوورەتی العنکەبوت ولا تجادل أهل الكتاب إلا بالتي هي أحسن لەوێن دەرێ باسیانی کردێ ئەوەی تر کە خی گەورە سوبحانه وتعالى بەگشتی باسییان دەکات لە ئەهلی کتاب رب العالمین بەو پەڕی ئینسافەوە باسییان دەکات کە ئێمە دەین باسییان دەکەین ئەو تاریخیان هەیە یاخود خی گەورە ئەو حقەتیان باز دەکاتن بەرامبەر بەخوا سوبحانه وتعالى بەرامبەر بە پێغەمبەران بەرامبەر بە ئیمانداران بەڵام لەگەڵ ئەوەش خی گەورە بەو پەڕی ئینسافەوە باسییان دەکات ئەوەی کە باز دەکرێت لە خراپەکانیان ليسوا سواء من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم يسجدون إلى آخر الآيات أوشيان تدا ياخذ لهر لباس أو دفرمي ومن أهل الكتاب من أن تأمنه بقنطار يؤديه إليك يواشه ومنهم من تأمنه بدينار لا يؤديه إليك إلى ما دمت عليه قائمة كواتب راسي أو بري إنصاف إن ذات مشاهدك إلى سورة مدنية كان زياتر خوايق الفصحيان دكاتن أو أنا قومي كان بەڕاستی کەسانێکن ئیفترا و درۆ و خیانەت سبحان الله لە ناو خینیان بە هەموو لاشیاندا دەسوڕێتەوە پێش هەموو کەسێک بەرامبەر بەخوا سبحانه وتعالى ئەو خوایەی سبحانه وتعالى ئەو هەموو ناز و نیعمەتەی لەگەڵ کردینەکەوە لە چەندین جێگا دەفەرمی وأني فضلتكم على العالمين ببني إسرائيل دفرمي بەڵام طبعا وەکو مفەسرین دەفەرمی فضلتكم على العالمين على عالمي زمانهم نەک بە مطلقی لەسەر عالمی زمانی خۆیان فعلا خی گەورە تەفضیلی کردبوون ئەو جا لەگەڵ ئەوەش بێئەدەبیان دەگاتە ڕادەیەک کە واللهی ئەو شتانەی ئەوان گۆتیتیان بەرامبەر بە خی گەورە سوبحانه وتعالى ئەگەر قورئان نەبی و خی گەورە لە بۆ ئێمەی نەجێڕابتەوە واللهی ئینسان زمانی ناگری باس بکات بە هەموو قەباحەتەوە دەڵێن وقالت اليهود عزير ابن الله جا خی گەورە سوبحانه وتعالى قاتلهم الله أنا يفكون بهمو قباحته وصف خواي جوردك سبحانه وتعالى بتي بهوي كوا فقيرة
والعياذ بالله. لقد سمع الله قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء. سبحان الله. بهمو قباحة خويان، بهمو بأدبي خويان، وصفي خواي جورد كان ببخل برازيلي والعياذ بالله. وقالت اليهود يد الله مغلولة، دستكاني بسرع والعياذ بالله نابخشي. خواي جورد فرمي غلت أيديهم ولعنوا بما قالوا، غلت أيديهم ولعنوا بما قالوا بل يداه مبسوطتان ينفق كيف يشاء. سبحان الله. وهروها بوفر بأدبيوه باس لويدا كان نحن أبناء الله وأحباؤه. سبحان الله. قل فلم يعذبكم بذنوبكم بل أنتم بشر ممن خلق. يتلو برامبر بخوا سبحانه وتعالى نظم كات كمان برامبر ببيغمبران عليهم الصلاة والسلام. برامبر ببيغمبران مشهور بسيء وانا قتلة الأنبياء نوانا. كلما جاءهم رسول ما لا تهوى أنفسهم فريقا كذبوا وفريقا يقتلون. سبحان الله. هندي شان بدرو خستيت بدرو زانية، هندي شان كشتية. هر أوانا قاتلي يحيى عليه الصلاة والسلام، قاتلي عيسى، قاتلي زكريا عليه الصلاة والسلام. هر أوان بون هولي كشتني عيسى عند عليه الصلاة والسلام بلان خواي قولا شبه عيسى قصة سركسي شديكا أو ذا أوان بهمو قباحته بوفر جرأته بفكر شانا زي عندكو إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله. سبحان الله. يعني أو جرأتي إيما كشتمان كنشيان كشت طبعا وما قتلوا وما صلبوه ولكن شبه لهم بلان بقباحته دانقو. يعني إنسان قناه تاوانيش بكا هوندا قبيح بي بفخر وش بلي رسول الله بكا أما كشتمان دلي إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله. يترفع قتلي أنبيانا يعني تسيليان تاوروان ذكري. سبحان الله. و لباشا واش تمشاذكي موقفي أمبر بإيمان داران وكو آتي كاغمانش خنديو خواهي وصفي عندك لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا. اليهود والذين أشركوا. إيديخو همان دزاين لسيرة سنة پیغمبر صلى الله عليه وسلم مشركة كاني قريش تيان كد برامرو پیغمبر صلى الله عليه وسلم بلكو تيان نكر أوي ناكر لدى صلاة يان ندهات أو ذا خواهي قرد فرمنا يهود لوان كيسترن لبونغو، يهود لوان دجمنترن لبونغو. لتجدن أشد الناس عداوة الذين آمنوا اليهود والذين أشركوا. أو يهودياني كوا غريبني استوى ذكا خواهي قرد فرمي ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة. وباس يهود براستي درقن ضليان لبرجش رغتره أجانا والله كاكب جولكي مسلماني بس خوب الشري يعني كل دست ديوهم تاواني بكي زور سيرة. وخواهي سبحانه وتعالى دفن ألم يأني للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم. مشهور بدر وانا مشهور بدر سبحان الله. حتى برامبر بكتاب خواهي سبحانه وتعالى برامبر بكتاب خواهي يحرفون الكلمة عن مواضعه. دائما تحريفي طبعا لفظي شيان ذكر تحريفي معناه شيان ذكر ببلغيت سندين آيات. وهروها خواهي سبحانه وتعالى هل وصفي عند دفرميتا أو أنا كسانكا تصفة خرابه سبحان الله. وأكلهم الربا ربا خور سبحان الله. يعني أنت مشاهدك استاش تجارتي الربا لسر مستوى هم الدنيا هر أوان ديكن وهر أوان الإداري دكن هر أوان الإداري دكن سبحان الله إلى آخر لهم صفاتان ينكوا خوي سبحانه وتعالى باسيان دكا. خوي جورا أزرو باداشتي زور برئيس زنابي كاي دكتور عبد الله حداد ذاته بيكو جيلا وتكاني برئيس ماوستا يحيى نوزر دقرين لجيرنا ونشاني غزة قتابخاني خوراقري وتيكوشان. بسم الله والصلاة والسلام على رسول الله. راستيكي دواي أم وتاني ما مصاو دواي باسي جولك لقرآن هم قصي يثر بإنصافنا كما قولنا زيادة شونك رونتر لقصي خوا
و حەقیقەتتر لە قسەی خوا و شارەزاتر لە خوا بە تەنانەت دیتێڵی ناو دەرونی جوولەکەش نابینین. ئێمە زۆری نەمان ئەو ئاەتانەمان لە تەمەنمانە پێشتر خوێندوێتەوە، بەس بڕواتانە بێ لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەتوانم بڵێن وەڵامەکانیمان وەرگرتووە. چۆن ئێمە جوولەکە خراپترە بینی لە کاتێک ئەمە چەند شەڕی بەنی قوڕەیزە و ئەوانە لەبێگەڵ جوولەکە هەر بەریەککەوتنمان نەبوو تایسە. یعنی لە دوای مەدینەوە مسلمانان و جوولەکە بەریەککەوتنی ڕاستەخوایان نەبووە. ئەو هەموو شەڕە لە بینی مسلمانان و مەسیحی و خاچپەرستا ڕوویاوە، بەڵام خوا ئەزانێت یەهودی ڕقی و قوڵایی دەرونیانەیە بەرامبەر بە ئێمە، تەنانەت لە مەسیحیش و ئەوانی تریش. و ئێستا بینیمان بە ئاشکرا ئەو حەقددا ئەو ڕقە گەورەیە بینین کە چیەکەن. یان لەبەرەوە جگە لە قورئان لە هەر شوێنێکی ترەوە بڕۆین وێڵە بین، مەگەر ئەوەی بە دوای قورئان نابڕۆین و شتی تریش ببینین. چونکە قورئان نورە و غەیری ئەو نورە لەم کەونە تاریکە، لەم جەنجاڵی ناو بەشەریەتە هیچ ڕووناکێکی تر ناتوانێت ڕێگەمان پێ بشان بات. و ئەوەش تەوەرەی ئەم باسەیە کە باسی پەروەردە و کە باسی غەزەیە. تەمان من زۆر خۆشحاڵم بەوەی کە لەوێەوە هاتووم بۆ ئێرە، بەس ئەمەنە بەسە کە لەوانەی تۆفانی ئەقسا فێر ببین، ئەو چوارچێوانەی کە وەهمین بۆ خۆمان دروست کردووە، تر چوارچێوەی فیکریە، سنووری حیزبیە، نازانم شارە، بیرکردنەوە و فیکری، هەموو ئەو شتانە لە ئەقسا و لە تۆفانی ئەقسا هەمووی هەڵکەنرا. هەموو سەر زەوی ئیسە یەک تەوەجوهە. هەموو مسلمانان ئیسە نابینێ ئەو جیاوازی چییە؟ هەموومان دانیشتووە باش ئێمە جیاوازیمان چی بوو؟ سێرەگەی هەموو ئەو شتە وەهمیانەی دروست کرابوون، بەشێکی خۆمان، بەشێکی دەرونی بەشەری و منافەسەی ئینسانی، بەشێکی زایۆنی بۆی دروست کردوین کە تۆ کوردی حەقی عەرەب نەبێ، تۆ کوێیتیت حەقی سعودی و نەبێت، تۆ فەڵەستینیت حەقی عێراقیت نەبێت، تۆ خەڵکی ئیسە پێڵێن جێڵن تۆ خەڵکی کەرتی خۆراوای حەقی غەزە و نەبێ، لە غەزەڵن تۆ فەتحی حەقی حەماسە نەبێ. ئەم شتە وەهمیانەی دروست کرابوون تۆفانی ئەقسا هەڵی ماڵی. من بە خۆشحاڵیەوە هاتنم بۆ ئێرار ئەم وجوهە و ئەم برایەتیە کە تۆفانی ئەقسا بەرهەمیهێناوە، لەوانەکانی تۆفانی ئەقسایە بۆ خۆی زۆر زۆر گرنگە. لێتان ناشارمەوە ئاسانتر بۆ منەوەی لە شوێنەکەی خۆما شتێک نووسم 5,000 کەسیش بیبینێ، بەس دڵنیام هیچی بەقەی ئەوە گرنگ نابێ کە بە جیسم بێیت لەگەڵ کۆمەڵێ براتایەک ببینی و هیچیشی بەقەی ئەمە کاریگەری نامێنێتەوە. شتە نووسینەکان ئەبن بە خەیاڵە ڕۆن، حتا ئەم قسانەی ئیسەیکەین بڕواتانە بێ سەعاتێکی تر لێتان بپرسین ئێوەش نایزانن. خۆشمان لەوەچە بەو ڕێکێ بۆمان نەوترێتەوە، بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ئەم ئەجوایی برایەتەیە، ئەم بەرهەمی برایەتەیە کە ئەی چێژیت بە فیزیایی و بە وجودی. بۆیە هاتوون لێرە دڵخۆش بین بە ئێوە و دڵی یەکتر خۆشکرد ئینشەڵڵا. ڕاستیەکەی ئەوەی غەزە و ئەقسا و تۆفانی ئەقسا و 7 ئۆکتۆبەر جیاکاتەوە ئەوەیە کە شتێکی بۆ ئاشکراکردین کە بریتە لە مەوزوعی پەروەردە، کە ئەوەی ئەوان جیاکاتەوە باسەکە بەس بریتە لە پەروەردە. و ئیسە ئەیبینین کە جیاوازی پەروەردە چه معجزەیەکی دروست کردووە لەوێ. و خاڵێکی زۆر زۆر گرنگیان بریتە لە مەوزوعی پەروەردە کە پەروەردە ئیشی کێ لە کۆمەڵگا؟ ئافرەت، دایکانی ئێمە، خوشکانی ئێمە، کەسی ئێمە. هەر لەوێوەیە دوژمنانی ئیسلام یەکەم شوێن گرتویانە ئافرەتیان گرتووە، ئافرەتیان بەکارهێناوە دژمان و ئافرەتانمانیان گرتووە لە ڕووی فیکری و سەقافەیان تێگاوە، فیکرەی فیمینیستیان هێناوەتە مێشکی، خوشکی ئەمەیە، کەسی ئەمەیە، دۆستی ئەمەیە، سەرپۆش و حیجابیشە، بەڵام سێرەکەی زمانی لیبرالیە، زمانی فیکری ئەوروپیە، پەروەردەکەی تێک چووە. باسی چیەکە زۆربەی کات؟ باسی وەڵا بێ مناڵەکانمان چەند بێ عەدەدی کەم بێتەوە. ئەوە فیکرەیەکی غەربیە. لە غەزە ئەمە وجودی نییە. لە غەزە ئافرەتانیان بە جۆرێ پەروەردە بوون و ئەوانن دافعی ئەو هەموو سەربەرزەی کە ئیسە لە غەزا ڕۆیە. ژمارەی شەهیدەکان چەنە ئێستا؟ ژمارەی لە دایکبوونی مناڵ لەم فەترە زیاتر بوو، زیاترە لە ژمارە شەهیدەکان. ئەو فکرە ینی ئافرەتی ئێمە کە گیراوە لەوێ ئافرەتیان نەگیراوە.
جا طبعا ئەمە زۆر گرنگە چونکە ئافرەت چییە؟ دایکە، خوشکە، هاوسەرە، کچە. ئەو چوار کەسەی کە کاریگەری گەورەیانە لەسەر پیاوەکان. بنەبێ قسەیەکی سایکۆلۆژی بکەم کە ئێمەی پیاو بە جددی بەلامانەوە گرنگە چۆن زۆرترین سەرنجی ئافرەت ڕاکێشە، وەکو نێرینە، وەکو نێرینەی هەموو گیاندارێک حەزی بە سەرنج ڕاکێشانی ئافرەتە، سەرنج ڕاکێشانی مینەیە. ئافرەتی غەزە پیاوەکانیان بۆ کوێ هان ئەیە و ئافرەتی شوێنی تر پیاوەکانی بۆ کوێ هەنەیە. ئێمە بێ منافەسە بگەین لەسەر جۆری گۆڕینی خان و وانە جۆری سەیارەکانمان بۆ کوێ گەشتکەین، چی بکڕین، ئەم وینە لەکوێ بین. تەبعەن تۆ هەموو لە ئێمە هەوڵەیە خێزانی و دایکی و خوشکی و کچ و ئەمانەی ڕازیکە. بەچی ڕازیەکە؟ ئێمە هەوڵ ئەم شتانەین، هەموو خەریکە هەوڵ ئەمانین، چونکە ئێمە ئەمانەوێ ئەمانەی خۆمان ڕازیکەین. بەس خوشک و دایک و کچ و ئافرەتی غەزە پیاوەکەی ئەوێ بە شەهیدی، وەکە شەهید دەبێ ئاهەنگی بۆ گەڕێ، وەکە شەهید دەبێ شانازی پێوەگە. یعنی دەفعێکی ئەم پیاوانەی کردووە پیاوی غەزە بۆ ئەوەی سەرنجی ئافرەتەکان ڕاکێشێەوە، بۆ ئەوەی سەربەرز بێ لە ناو خوشک و دایک و کەسوکاریە، ئەبێ گیانفیدا بێ ئەوە بێ شەهید بێ. زۆر فەرقەکە ئەمە، خۆ ڕازیکردنیەوەوانێ بەس دەفعەکە. و ئەمە پەروەردەی پێڵێن. ئەم ئافرەتانە ئەمڕۆ پەروەردە نەبوون، ئێمەی ئەمڕۆ ناسیمانن. ئەمە بەرهەمی 100 ساڵە لە ڕابوونی ئیسلامی لە جیانە، بە تایبەت لە ناو شاری غەزە. هی سەردەمی پێش ئەحمەد یاسینە و هی سەردەمی ئەحمەد یاسینە و هی هەموو ڕۆژەکانیانە. بەرهەمی ئەو قورئانەیە کە مامۆسا باسی کرد، ئەو قورئانەیە کە ئەم دەستگایە بۆ بە خزمەتکاری. چونکە هەموو غەزە، هەموو مزگەوتەکانی مرکزێکی تەحفیزن وەکو ئەم دەستگای جەنابدە. هەموو غەزە و هەموو مزگەوتەکانی مرکزێکن بۆ پەروەردەکردنی کچان و کوڕانی ئەو شارە. ساڵێ نییە، دوو نییە، دە نییە، یەک جیلیان ناوە هێناوە. سێری ژمارەی قورئان لەبەرەکانیان کە لە ئافرەتان لە پیاوان لە ناو مجاهیدەکانیانە. کەواتە قورئان مرکزی ئەم پرۆسەیە کە پەروەردە مرکزەکەیەتی، لە ناو پەروەردەیشە ئافرەتان مرکزەکەیەتی کە مناڵەکان ئەوان پەروەردەیەکەن، کە مێردەکان ئەوان هانیەیەن، کە ئەوانە بن بە جێگەی شانازی. ئەمەیان دروست کردووە. ئێستا ئەوەش هاتوۆتە سەری خۆیان ڕاستەوخۆ شەهید دەکرێن ئافرەتانیەوێ. یعنی بڕوادانە بێ لە لای کۆپتەرێکی زایۆنی لە پیاوەکە زیاتر مستەهدەف ئافرەتەکەیە. نای شارنەوە حاخامەکانیان ئەڵێن کاتێک ئافرەتێکە کوژی دایکێکوت کوشتووە کە مناڵی ئەبێ و ئەم مناڵە سبەینێت شەڕی ئەمەکە. ئەسڵەن بە تیشێت لەسەر لۆگۆ نووسیوانە لەسەر جلی قەناغز بەدەستەکانیان دایان ناوە، ئەڵێ کاتی حامیلەیەک شەهید دەکەی کە حاتی حامیلەیە ئەکوژی تۆ بەجارێت دوو تیرۆریستێک کوشتووە، چونکە ئەم کە ئەکوژی مناڵێکیش کوشتووە، مناڵەکەش کە کوژێ کەسێک کە لە دایکە بێ و سبەینێ شەڕمان لەگەڵاکە ئەویشە کوژ. یعنی ئافرەت ئێستا چووەتە ڕیزی یەکەمی جەنگەکەوە لە غەزە. وەلای ئێمەش حەلەکە هەر لەوێەوە بێ ئافرەتانی ئێمە پەروەردە بنەوە، چونکە ئەوانن ئێمە هانێن بۆ کوێ. تۆ ئێستا هەموو ڕۆژێ ئافرەتێک بێتەوە دق قسەت لەسەر بکاکە ئەوە کەی ئیشەیەکەیت و ئەوەکەی مەوزوعەوە ئاف خەڵک چیەکە و هات خەڵک چی گۆڕی، بە تەئکید دەگۆڕی، بە تەئکید کاریگەری ئەبێ لەسەرێت. ئەی بەعەکسۆ بێتەوە بۆ ماڵەوە و تووڕە بێ بڵێت تۆ کەی پیاوی لە ماڵەوە دۆشتی و خەڵک ئاوای لێت، یەڵا وەرە چیمانێ وەرە با بیبەخشین، یەڵا وەرە چی، یعنی تۆ دەفعەبی، تۆ بەیەزەبی، تۆ جورئەتی بەخشین و جورئەتی ئیشکردن ئەبێ. ئەم پەروەردەیە چی بکردووە؟ ئیسا ئەوان مزگەوتەکانیان لەگەڵ قورئان کراوە بە میحوەری ئیشەکە. و بڕواتانە بێ هەر چی قسەی ئامانەی ئەمەیکەین بەقە یەک ئایەت دیتێڵی ناو ئەم مەوزوعە حەل ناکە. بۆیە ڕاستەوخۆ چوونەتە ناو قورئانەکە، ڕاستەوخۆ لە ناو مزگەوتیشە. خوای گەورە و دەرفەتەی پێبەخشین کە توانیان شاری غەزە یەکلا بکەنەوە و بە فعلی زوتنەوەی حەماس ئیدارەی بکە، وەکو ئەفەرمون و ئەوان مسلمانانە ئەڵێن خۆیان وەلی ئەمری غەزەن. لەوێوە هەموو مزگەوتەکان، هەموو ئافرەتان، هەموو مناڵەکان و قورئانیش کراوە بە سنتەری ئیشەکە. ئاخر هەر ئەوە نییە کە لەو پەروەردەوە
تەسکیەی نەفس دروست بووە. ئێستا ئێمە هەموو جورئەتێکمانەوەی مەسەلەن شتێکی کەمە بەخشین، ئەی بێنە بەرچاوی خۆت لە ناو غەزەیە لەژێر ئەم بردومانە گەورە قورسەیە بەم برسیەتیە ئۆفەرێکت هەیە 18 مانگە بەردەوامە، بەس شوێنی دیلێکمان پێنیشان بە، بەس شوێنەکەیمان پێ بڵێ کە لەکوێیە 5 ملیۆن دۆلار خەڵاتەکەیەتی، خۆشت و کەسوکاریش بە سەلامە دەبیت لە هەر شوێنێکی ئەم دنیاە بۆ خۆتان بژین. ئەوە چییە و خەڵکی ڕاگرتووە کە لای ئێمە خەڵکە بینین بۆ 200 دۆلار خەڵکە کوژوانە بۆ پارەیەکی کەم پەلاماری خوا و ئیسلام و مسلمانانە و خیانەت لە میلەتەکەی ئەکا و خۆی ئەفرۆشە بە جاسووسی ئەم وڵات و جاسووسی ئەو وڵات. ئەم جیاوازیە چییە؟ ئەو تەسکیەی نەفسە، ئەو پەروەردەیە، ئەو قورئانەیە کە لە غەزا گەورە و بچووک لە خزمەتیایەتی کە تەسکیەکی نەفسی وایان بۆ کردوون پارەی دنیا و 5 ملیۆن وانە هیچ نەبێ بەلایە چاوی ڕێک لە بەهەشت بێ و ئەمەش ڕێگە ڕاستەکەیە. قورئان بە تەسکیەی نەفسەوە بە چاوبڕینە بەهەشت. چیرۆکە قورئانیەکان بەو ئاەتانەی مامۆساوە باسی کرد، هەموو چیرۆکە قورئانیەکان بووە بە بەشێک لە مەلەکەی پەروەردەبوونی ئەو جیلە هەر هەمووی، ئەکوژرێن و ئەسووتێنرێن ئەسحاب الأخدود لە بەرچاوە، هەموو دنیا پیانە لە ئەڕۆ هاتن بۆتان و ئەرۆڵات لە ناوتانە بن بەدر و خەندەقی لە بەرچاوە، ئیمانی پێیزیاوە بێ نەک بێ بترسێ. لەبەرەوە هەموو چیرۆکە قورئانەکان ئەبینن، ئەسحاب الکەهف ئەبینن، هەموو ئەبینن و لە چاوی قورئانەوە هەموو دنیا ئەبینن، بۆیە بەرچاویان ڕوونە. سێری ئەو خەڵکە بکەن کە لە قورئان و سێری وەزعەکە ناگا چەند شپرزاوە، چەند قەلەقە، چەند هیچی بۆ ناخوێنرێتەوە. پەروەردەی جەستەییان هەر لەو قورئانەوە هەر لە سیرەتی پێغەمبەری خواوە ئەوان هەمویان لە پەروەردەیەکی جەستەیی و لە تەدریبی جیادا بوون کە هەموو گەنجی غەزە لە تەمەنی ئیعدادیانەوە تەدریباتیان پێکراوە و ئێستا سوپایەکیان هەیە. چەند ئەندامی مجاهیدی قەسام شەهید کراوە بەقەدەر ئەو ژمارە لە ناو هەموو ئەو گەنجانەی کە پێشتر تەدریبیان دیوە جارێکی تر لیان هەڵبژاردوونەتەوە. یعنی ئەتوانی بڵێ ئێستا وەکو خۆیەتی ژمارەکە 7 ئۆکتۆبەر چەند کەس بوون، ئێستا ئەوەنن هەرچی شەهید دەبێ لە خەڵکی تر هەڵەبژێرنەوە کە پێشتر ئامادە کراوە، تەسکیە کراوە، پەروەردەی کراوە و بە شانازیەوە ئامادە بۆ لە ڕووی جەستەیەوە ئەچێتەوە مەیدانی خۆی. بەقەدەر هەمووانە گرنگتر بریتێ لە ڕێکخستن، هەر ڕێخستنی ئام کۆڕ و کۆڕبەندە ئەبێت چەندێکی پێچوو بێ، مانوبوون و ئیدارە و وەرە و بڕۆ و ئەم قسانە. ئەو ڕێخستنەی کە ئەزانن ئێستا تێگەشتن کە بۆچی ئەو هەموو دژایەتی ئەگرێت تەنانەت بە بەرگی دینیەوە. هەموو کەس خەریکی ئیشە بە ڕێکخراوی، بەس مسلمان نابێ بە یەکۆ بێ، مسلمان نابێت چواریان بە یەکۆ ئیشکەن، مسلمان نابێ ئینکەن بۆ ئاوە ڕۆیاکە لە غەزە ئیشێک هەموو سەسەری ئەو 2 ملیار مسلمان هەیە لەسەر زەویە، 1 ملیاری کاکە بە ساق و سەلیم دەرچێ باشە. کوان چونکە ڕێکخراونین، چونکە ئاڕاستەکراونیون بەقەدەر وزەی چەند هەزار کەسێکی ناو غەزە کاریگەریەکە ئیسە نیە لەسەر ڕووداوەکان، بەڵام ئەو یەکێ لە سیفەتەکان بچێت لە ڕێکخستن. بۆیە هیچ دوو دڵ مەبن لەوەی کە بەشێ بن لە ڕێکخستنی هەر مسلمانێک بۆ هەر کارێک، لە کارێکی ئاوا قورئانی و پەروەردەیە، لە کارێکی سیاسیە، لە کارێکی ئەوەی کە لە کۆمەلگا ئەگوزارێ ئیلا مسلمانانە بێ بە یەکۆ بن و ئیلا شتەکانیان نەبێ بە ڕێکخراوی بێ، سەر و گەورە و بچووک و ئەمر و نەهی و ئەوەی تیابێ و ئەوەیشە لێ ترسن. مسلمانان ئەوەی ڕێک ببێتەوە ئیشەڵا دڵخۆشی گەورەتر ڕۆیە. پەروەردە کراون لە ڕووی فیکریەوە کە ئەبینن چۆن لە ڕووی دوژمنە کەس نییە بەقەی ئەوان بەهێز و دڕ و توند بێ. کەس سەسێرکەن ترەمپ بێ بەو گەورەیە توانێت بەرامبەر جوولەکە قسە بکە؟ ئەو هەموو فسفسپاڵەوانی لەسەر ئەم زەویایە جورئەتەکەن بەرامبەر زاوێنی 1 کەلیمە قسە بکەن، هەر بڵێن کاکە ئەم تاوانە و مەکە، ئەم مناڵ مەکوژە. زۆر ناوی زل و حیزبی زل و دەوڵەتی گەورە گەورە لە منتیقە گەورە لە جیهان نابینین جورئەت ناکە 1 کەلیمە بەرامبەر زایۆنی بڵێ. ئەم مشتە مسلمانە نەک کەلیمەیە گەڵێن بە زایۆنی، بەڵکو زیاد لە 20,000 لە سەربازی ئەم زایۆنیان لەت و پەت کردووە.
کە نایە بە عەقڵی کەسە کەس جوڕەتی ئەم شتە ناکە. هەر لەو حاڵەتا کە بەرامبەر ئەوانوان سێریکە هەر ئەم مجاهیدە هەر ئەم موسڵمانە کە ڕوەکات و ئیماندارەکە چەند نەرمونیانن لەگەڵ یەکە، چەند بە احترامن لەگەڵ یەکە، کە چەند نابینن ئێوە مجاهیدێکی غەزە برایەکی موسڵمانی تەکفیرکە قسەیەکی زبر بە موسڵمانێک بڵێ لەو دیۆ چۆن جوولەکە گوژێ لەم دیۆ چەند نەرمونیانە بەرامبەر بە ئیمانداران کە ئەمە سیفەتی قورئانی ئیماندارە. هەر کەستان بینی ئەمەی عەکس کردەوە لە هەڵاژی. من ئەمەوێ کاتەکە بەمەوە بەوان بۆی لە قسەکانیوان شتێکی تر هەبوو ئەیڵێن خوا جەزاتان بات. خی گەورە ئەجر و پاداشتی زۆر بەڵێ مامۆستای یحیا بداتەوە بارەکەڵڵاو فیک لە قسەکانت. برایانی بەڕێز ئەگەر ڕوخسەت بی هەندێک سوالمان بەدەستە جەمعی حاضر کرده بوو ڕەنگە سوالی زۆر لە دانیشتوانیش بیتنەوەی کە لێرە حزوریان هەیە دواتر جێ لە بەڕێستان دەگرین ئینشاءالله دەرفەت دەڕەخسێنین. جەنابی کاک دکتۆر عەبدوڵڵا ڕۆلی ئەو ڕێکخراوانی لە کوردستان هەوڵی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری دەدەن لە هەوڵاتیانی کوردستان بۆ هەوڵاتانی غەزە لە نمونەی ڕێکخرا و دەستگاکانی بەختەوەری و بەخشین و هاوشێوەکانیان. ئەم هەوڵانە دەستنە ژێر فەرمایشتی خی گەورە و تعاون عەلە البری والتەقوا و ئەگەر ئەزیەت نەبی لە پەنای هەندێش ئەوانش کە خێرەکە دەکەن ئەزری ئەو کەسانی بەتوانە مادیەکانیان هاوکاری خەڵکی ستەملێکراوی غەزە دەکەن لە ڕوانگەی شریعەتی ئیسلام چۆنە؟ والله بالتأكيد يعني وفرماني خواه وتعاون على البر والتقوى يعني كم ترين شد براستي استا كبكري اوي لتوانا دا هبيتا للاني مادي وابوريوا ولا قرآن بيروش تمشادكي كباز لجهادك جاهدوا بتي بأموالكم وأنفسكم براستي اويش يعني كم ترني لنفسك بەڵام خۆزگا بکرابە یعنی مسلمانان بەفعلی ئەو حدودە دەستکردانە لە بینیان نەبوایە کەوا بەفعلی هەمویان معاشێ قەزای چکە بەڕاستی ئەو شعوبی ئیسلامی ئەتەمەشا دەکەیت لە هەموو جێگایەک شعوبی ئیسلامی هەمووی بە دڵ و بە جەستە و بە ماڵ و بە ڕوح و بە هەموو شتێک ئامادەیە بەڕاستی لەگەڵیان بی بەڵام بمانەوە نەمانەی ئەو حدود دەستکردانە ڕێگرن لێ ئەوەی ئێستا کە دەکرێتن کەمترین شتە بدعاء وهروها بمال زورش جرنجا فعلا بشكل الجهاد وبإذن إخواي أو بابلين أو رخراوني وكو بخشين وبختوري وهمو أواني ديك كوالو راسي بتنظيم إيشا كذا كانوا ديجين نزيجا إخوي بأبو فري أمانة توا بالتأكيد شريكا لقال أو أجر باداشتك أو برا خوش كبريزان دبخشن لأخوي جوردا وكان إن شاء الله همو جيجا إخوي بقريو هم لدنيا لبو أوان كبتوان سودي لور بقرن لا إخوي جورا سبحانه وتعالى وكو أجر باداش صدقة وجهاد لبويان بنسبة. جزاك الله دست خوش بك دكتور. عفوا بالنسبة تاچی مسلمان أرچی لو وضعي تسدبيتن هربا دعاء كردن وبخشين قتيز دمينيان لوي زياترك بيوست لسري بكاتن ونحبار النبي. والله بارلين وكو إخوي جورا سبحانه وتعالى فنمي فاتقوا الله ما استطعتم براسي لقدرت وأنا إما مكلفين هموما ئیتر ئەوەی کە لە توانادا ئێستا لەو حاڵەتەی لەوەی زیاتر نییە خۆ ئەگەر بکرێتن بەڕاستی کە بەشێک لە خاچی مسلمانان زەوت بکرێتن و ئەو هەموو زوڵم و زۆرداریە ئەو هەموو کوشتنە بکرێت بەسەر مسلمانان بەڕاستی وەکو فتوای زۆرێک لە زانایانی مسلمانانی سەردەم بەڕاستی جیهاد فەرض عینە بەڵام کە نەکرێ و ڕێگات پێ نەدرێ و وەکو وتمان سنوورە دەستکردەکان ڕێگا لێ بگری بالتأكيد سيدي كذا مينته أوي لتوانا دا فاستقوا الله ما استطعتم وزل دعاء ولا بخشينو وارها لو كاري إعلامياني كوا براستي تأثير وكاري قري يقدار زورة لسر دلو دروني هم مسلمانان وهم مقابل كشيان يترى زمان وأخوي جور سبحانه وتعالى أوجه متواضعا قبول بكاتب. آمين يا ربي. استكانت خوش بك يا دكتوري باريس. مامۆستا یحیا خەڵکانێک لە سەرتاسەری جیهان بەگشتی ناو مسلمانان بە تایبەتی تەرکیز زۆر دەخەنە سەر هەڵمەتی بایکۆتی کاڵای زایۆنی زوو بەرجێمان دەکەوی لە قیفلانە بڕاند لە فلانە دەوڵەت داخرا فلانە کاڵا شکستی هینا جەنابتان مامۆستا یحیا ئەو هەڵمەتی بایکۆتە ئەو کاریگە ئەرێنیە بەجێ دەهێڵێت لە وجهە نەزەری بەڕێستان دەبێتە فشارێک بۆ سەر ڕژێمی تیرۆریستی زایۆنی یان تەنها حاڵەتێکی عاتفیەکە دەگوزارێ ئەو مەستەتەعمەیە کە توانیویانە طبعا ئەمە بەشی گرنگی ئەوەیە کە ناموسڵمان ئەم کارەیەکە و کاریگەریەکەی لەوێ طبعا زیاترە چونکە لەوێ بڕاندەکان زۆر باوترن و خەڵک زۆر ئیعتیمادی خۆراکی لەسەر
خۆراکی ئامادەکرا و سریع و ئەوانەیە وەکو ئەمە نییە کە ئاوادانیشین بە ئیسراحەت عایلە نانە خۆینەوەوانە ئەم شتە ئێمەیگەن لە نیوەڕۆیەکە و لە ئێوارێکە ئەوان ئەگەر جەژنا و جەژن بتوانن ئاوا عایلەیە کۆکەنەوە ئەوی تری سریع نانێکە خوا مادۆناڵێکخوا لە فەیەکە خوا بیبسیەکە خوا کاتی ئەمانە بایکۆتی ئەەکەن کاریگەری زۆری هەیە و بە فعلیش کاریگەری هەبوو و زەرێکی زۆری مادی لێیاون و زۆرێک لەو شەریکانە تەراجوعاتیان کرۆ لە پشتیوانی هەیە هەر بە تەواوەتی بۆ نمونە نایک بوو یا پۆما بوو کە سپۆنسەری تیپی ئیسرائیل بوو سپۆنسەرەکەی کشاندەوە دوای ئەو هەموو بایکۆتە ئەیبینن لە وڵاتانی ئیسلامی چۆن بە هەزاران و سەدان لق و فەرعیان دائەخرێ کە ئەمە کەمترینی هەستی ئەمەیە من نانی دەستی بکوژی و مناڵانە نەخۆم یعنی لەمەش ئاستێکی زۆر ناشەهامەتیە کە تۆ بزانی سوور ئەم کەسە بکوژە و بەشێ لە کوشتنەکەی ئەم کۆمپانیانە سپۆنسەری خۆراکی و سپۆنسەری چەکەکەیەکەن تۆ هەر بڵێ احتیادیە ینی لەکوێ احتیادیە قەت بەلات و احتیادیە بچیتە مەطعەمێ بڵێن ئەمە باپیرتیان کوشتووە یعنی ناتوانی بچیتەوە شوێنە ئەم مەوزوعیش هەمان شتێ و شێوەیەکی شەهامەتیە و زەرەری باشیشی لێاون و بێ بەشێ بێ لە چەکی مسلمان کە بەداخەوە ئێمە لە وڵاتی ئیسلامیین و ژمارەی زۆر لەو براندانە ئیسا ئەفرۆشێ و زەرەریشیان کرد و خەمتان نەبێ بەڵام ئەوەیە جورئەتی ڕاگەاندنیان نیە لە منتیقەی ئێمە بڵێن وەڵا ئەوەنە زەرەرمان کرۆ بەچی ئابزانم بۆ من بیبسیم بینیوە ئێستا کردوانە بە ئەوەنە و نیوەک حەجمەکەی بە هەمان نرخی جاران ئێکەواتە زەرەری کرۆ بۆیە ئەمەنە زیاویەکەی بەشکم هەر بکڕێت و فعلا ئێمە براندی ترە بینین سە لە بازارە بازارێکی گەرمی بۆ دروست بووە کە غێری ئەوانن کە پشتگیریەکەن لەبەرەوە جێگەی دڵخۆشیە وەیەکێکە لە چەکەکان و کاریگەری گەورەشی هەیە دەستان خۆش بی پرسیارێک زۆر ئاڕاستی جەنابتان کرایە لە مەجالیسی کەش بیستیتمان باز لەوەی دەکرێمەوە ساحیا ئەوجا ڕەنگە هەندێکی بە زۆر زانی بی ئەو سوالی کە دەکەن هەندێکیش لە نەزانی بی کە ئەوەندە هاوسۆزی غەزان سبب چێ بە خۆتان شان نادەنە بەرەو چەک هەڵبگرن و دیفاع بکەن و بچنەوێن دەر ئەو جیهادە لەگەڵەوان شان بەشان بکەن ئەگەر ئەمە بکەین بە قیاس بۆ هەر هاوسۆزیەک لەسەر زەوی تێکە چێ جا شتێک بۆی بزانی هەڵەیە ئەبێت تەعمیمیکەی بۆ نمونەیسە درۆکردن ئەگەر بەس ئینسان بۆ خۆی بکردایە خۆی هیچ عیبێکیان نیە درۆەکەیت و مەسلحەتێ بەدەزێوانە بەڵام کە تەعمیمێکە اینجا زانی هەڵەیە کاتی هەمومان لەگەڵ یەکات درۆ بکەین شتەکە زانی هەڵەیە بۆ منە ئەم مەوعیدەی ئەم ڕۆژەوە کەوتمانە دوای بانگی عیشا بە یەکەوە بین منتومە بەسەر چاو منی ژیام مامۆستا شتێکی بەسەر چاویام تۆ ژوودە بەڵام هەر یەکەمان من هەر بەڵام بابەت کەی مشکلێ ئەویتر بڵێ وەختێ زانی تەواوتر ژیان نامێنێ هەمووی درۆ بکە شتەکە تێکەچە بەس ئەگەر یەک کەسمان درۆ بکەین ئەیبینن ئەو کەسانی بۆ خۆیەکە سوودێکی لێ بینێ کاتی ئەم شتە تەعمیمەکە اینجا زانی چەند هەڵەیە ئەم قسەیە ئادەی ئەڵڵا هەمومان هاوسۆزی ئەوەین کە تەبعاً خەڵکی زۆرمانەیە لە کوردستان هاوسۆزی ئەوەیە کە لە ئەو پێڵێن ڕۆژاوا ڕوایە ئادی بزانین چەند ملیۆن کورد کەوتە ڕێچوو بۆیە مادەم هاوسۆزی ینی مادەم هەرەوە نە هاوسۆزی ئەبێ بچی بۆیە ئێمە هەمومان هاوسۆزی یابانی لە یەرۆشیمایە دژی ئەمریکا هەمومان چوون بۆ ئەوێ ئەم تعبیرە ئەم هەستەی تەبعاً ئەمە ئەوکو جەناب باشێکی ئیستیغلالکردنی بڵێ ناشارەزای عامەیە بەشێکی ئەوەیە کە ناوێ قسە بکەی ئەوێ شتەکەت بچوو کاتەوە تۆ ئەم هەموو مسلمانە ئەڵە قسە مەکەن چونکە بەس بەو قسەکردانیشەوە تێک چووە بەس بە گەیاندنی دەنگە حەقەکە تێک چووە ئەڵێ قسە مەگە بڕۆ بۆ شەڕ لە کاتێکا درۆ گارە و ڕۆژەی سیلاحەکە هەڵگرت پێدەڵێکی پێدەڵێت تیرۆریست و یەکسە خۆشی تەلەفۆنەکە بۆ ئاسایش دەڵێ تیرۆریستێوەدا لە گەڕەکەمانە اینجا بۆ کوێ بچین بڕوا بکەن غەزە پێویستی بە یەک کورد نییە لەبەرەوە هەر لە ئیسۆ ئێوەش نە ئێوەش خەفەت خۆن و نە ئەوانیش دڵیان خۆشکەن یەک کەس لێمە ناچین پێویستیان بە کورد نییە بۆ ئەگەر باسیش جەنگاوەرە خۆیان ئێستا هەموو گەنجێکی فەڵەستینی و ناو غەوزە چەکی هەڵ نەگرتووە ڕێژەیەکی دیاریکراویان چەکدارە و ئامادەی و هێشتا لە شەڕانێ و بەپێی جەدوەلی خۆیان چالاکیە نوێنێ دوو ئەگەر قەرار بێ دەواازەکانی ئەم شارە بکرێنەوە و مجاهید لەسەر تاسەری زەویەوە بڕوا بۆ ئەوێ بڕواتانە بێ تا ئێمەی کورد هەڵەسین لە خەو پڕ بۆ لە سعودی مجاهید پڕ بۆ لە میسری مجاهید پڕ بۆ لە سووری مجاهید پڕ بۆ لە تاجیکی مجاهید پڕ بۆ لە ئەندەنووسی مجاهید پێویستی بەمەنیە تۆ مزایدە بکەی بەسەرێکی داچی ئەویترا خاڵتان خاوکەنەوە ئێمە ئەرکی ئێمە ڕۆشتن نیە بۆ ئەوێ و ئێمە سەنگەری کوردستانمانەیە کە پەروەردەکردنی خۆمان و مناڵ و
کۆمەڵگەی خۆمان و خزمەتی میلەتی خۆمانە. چیترمان پێگرێ ئەوەی کە فەرمویان باشترین چەکی ئیماندار کە دوعایە، جیهادی ماڵ کە ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم بەخشندەیەکی باش نین لەو بوارە، لە زیادە ئەبەخشین. هێشتا دەستمان نەبردۆ بۆ ماڵ و موڵکمان بیبەخشین، هەمووی لە بەشێ لە زیادەمانە بەخشین کە ئەوە بەخشندە نییە لە جیادا. ئاەتێکی مجارە بە هەڵاوترە وەلا تولقوا بئیدیکم إلى التهلكة. ئەو ئاەتە لە سیاقی بەخشین بۆ جیهادا وتراوە. ئەگەر ئیماندار ئەیەوێت هەمومان تیان نەچین بە دەستی زایۆنی، ئەبێ بێن ماڵەکانمان ببەخشین، چونکە ئەو ئاەتە باسی بەخشینی جیهادەکە. ئێستا ئەگەر هەر یەکێک لە ئیمانداران لە ئێمەوە بۆ دەوڵەمەندەکان لە 0.5 ماڵمان ببەخشین، لە 0.5 بۆ منە مڵک و ماڵی من هەمووی حساب بکەم ئەکاتە 10 دەفتەر، هاتووم لە 0.5 ماڵم ببەخشم. کەسێکی تر ماڵ و مڵکەکەی 10 ملیۆن دۆلارە، یەک لە 0.5 ببەخشێ. ئەگەر هەموو ئەو مسلمانانەی هەن لە 0.5 ببەخشین، ترەمپیشی پێەکڕین، شەڕەکەیشی پێ یەکلایەکەینەوە، زۆر معادلت. ئاو سیسێکە بۆ پارە قەریکی خۆفرۆشیە توانی ئەویشی پێ بکڕێت، چونکە ملیارەها دۆلارەکە. ئێمە هێشتا بە تەواتی نەمان بەخشیوە، و ئەگەر نێش بەخشین تووشی ئەو تەهلوکە بین کەیسە تایەوەین. یەک مشت پارەی مەزبوط بەخشراوە لە غەزا و بە مەزبوطی سەرفکراوە، سێرکە معادلەکەی چەند گۆڕیوە. بۆیە ئێمە ئەرکمان بریتێ لە دوعا، بریتێ لە بەخشین، بریتێ لەو جیهادەی کە ئیسە تایین کە جیهادی منافقینە. ئێوە زانن جیهادی منافقین کە مامۆستا ئەزانێت، جیهادی منافقین هیچ پەیوەندی نییە بە کوشتنەوە و هیچ باسی چەکی تیانە. و لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێکراوە جاهد الكفار والمنافقین، بەس خۆ نەچوە یەک منافق بکوژێ و منافقێکیش تا ئیسە نەکوژراوە. جیهادی منافقین ئەو جەنگەیە کە ئێمەی تیاین، ئەو هەموو ورتەی منافقین کە یەکێکیان بریتێ لەو قسانە بۆ ناچی، بۆی ناگەی، بۆ چەگەڵ ناگری، تو تەواوی ئەو جیهادە بەردەوام کەن و دڵنیابن ئەو هەواڵانی ئێوە بەردەوام ئەیڵێنەوە و نەتانێشتوە 18 مانگە سەر زەوی بێجگە لە خەبەری غەزە هیچ خەبەرێک تر بێ بە یەکەم، ئەو جیهادە بەردەوام کەن، ئەوان تیایە عەزیەتە خۆن و ئێوە تیایە براوە بن ئینشەڵڵا. دەستەکانت خۆش بی. پرسیاری ئەخیرم لە لای من بێهەڵوێستی و بێدەنجی سەرانی عەرەب و دەوڵەتانی ئیسلامی بۆچی دەگەڕێنەوە بەڕێستان مامۆستا یەحیا؟ ئەزان پرسیارەکەم بە زۆرشتر بکەم، ئەم بێدەنجی و بێهەڵوێستیە یان ڕوونتر بڵین ئەو بێغیرەتیە لەوان چاوەڕوان کراو بوو، بەتایبەت لەو خەڵکی غەزە و قیادەی حەماس؟ ئەوە شتێکی نەتیجەیە کە بریتێ لەوەی 100 ساڵە کاتێ ئیستیعمار ڕاستەوخۆ کشاوەتەوە کە جاران خۆیان لێرە بوون، بەریتانیا خۆی لێرە بوو، فەڕەنسا خۆی لە لوبنان و ئەوا بوو، بەریتانیا خۆی لە ناو فەڵەستینا بوو. ئیستیعماری ڕاستەوخۆوە بوو، کردیان بە ناڕاستەوخۆ لە ڕێگەیەکی دانانی کۆمەڵی حاکم و ڕژێمی سەر بە خۆیان. ئەوەی کە 100 ساڵەنانە مسلمانان خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن. یەک جار دوای شۆڕشی گەلێکی وەکو میسر ڕێکە و سەرۆکێکیان هەڵبژارد لە خۆیان بوو. دکتۆر محەممەد مورسی چیان لێ نەکرد؟ لە ماوەی 1 ساڵە چیان نەکرد؟ 40 ساڵ وەسان بە دیار حوسنی مبارەکەوە، 1 ساڵ نەوەسان بە دیار مورسیەوە، ئەوە 12 ساڵە وەساون بە دیار سیسیەوە. باشە؟ ئەمەی کە نایڵ میلەتان نوێنەری خۆیان هەڵبژێرن، ئەگەر گەلانی مسلمان نوێنەرایەتی ڕاستەوخۆ و ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن، دڵنیابن بە 1 دقە و معادلەیە گۆڕێ. بارەکەڵڵا، دەستەکانت خۆش بی. قسەکەوەیە کە ئەوانە نوێنەرایەتی ڕاستەخۆ میلەت ناکەن و نوێنەرایەتی بەرژەوەندی ئیستیعمار و ئەمریکا و زایۆنیەکەن. لە کۆتاییدا دووبارە بە ناوی ئەنجومەنی باڵای دەستگای نووری حیکمە و برایان لە دەستەی کارجێڕی نووسنگی دەستگا لە هەولێر زۆر بە خێراتنیە مولایەتی دەکەین، بە تایبەت هەردوو میوانی بەڕێز کە ئەزیەتیان چێشا لە پێشکەشکردنی بابەتەکان، بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا حەداد و مامۆستا یەحیا نەوزەر کە بەڕێزیان ئەزیەتیان چێشا و لە شاری سلێمانی تەشریفیان هینە لە بۆ بابەتەی کە تەقدیمیان کرد. دووبارە دەستیان مولایەت خۆش بی، یاخوا بەخێر بێن، خۆشحاڵ بووین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.